دوای 20 ڕۆژ بەسەر کوتای هاتنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و چاوەڕوانی حیزب و لایەنە سیاسی و کاندید و هاوڵاتیان بەگشتی دوجار ئەنجامەکانی کۆتایی دەنگدان بۆ خۆلی پێنجەمی پارلەمانی کوردستان کاتژمێر 12 شەوی ڕابردوو بە کاتی هەولێر ڕاگەیەنران. ئەنجامەکان کاردانەوە و ڕاوسەرنجی جۆراوجۆریان لە شەقامی کوردی بە دوای خۆیدا هێناوە. ئەو خەڵکانی کە چینە پەرلەمان دەرکە بە دەرکە گەڕینە لە ماڵان گەڕینە وعدیاندا وعدەکانی خۆیان بگەینێت 4 ساڵ دیدێنەوە بەردەستیمە هەر ئەوانە دەگەڕێن و لە دەرکان و لە خەڵکی فەقیر و فەقەرا ئەوە داواکەن. هیوادارم لەوانەیە کە چوینە پەرلەمان ئەو عدوودانەی کە دایتیان خەڵکی چاواشە نەکەن بە فێر نەچوو بن درویان لەگە خەڵکی نەکردی و لە سەوعدەکانی خۆیان بەردەوام بن ئەو وعدەی بە خەڵکیاندایە خۆشگوزەرانی و ئارامی و هەڵی کار و ئەوانە کەچی ئەوانە کە بوونە ئەندام پەرلەمان بەنزین گران بوو هەموو قرانیەکان هەر سەبر زیاد دەکەن و ئەکو بازار ئێستا من کابراکم لەناو بازار زمانم ئەمن فەقیر نیمە لە بە خۆم ناپارم بەڵام کارەساتە لەو بێپارەیە لەو بێ معاشێ بەرمیلی نفتی بگاتە 150,000 ناری کەچی حکومەتی ما بەرمیلێک نفتی دەداتە ئەوروپای بە 30 دلاری. پارتی و یەکێتی ڕازین و پێشوازیان لە ئەنجامەکانی کۆتایی هەڵبژاردنەکان کردووە بەڵام هەرچینەوەی نوێ و گۆڕان و کۆمەڵ و یەکگرتوون بەو ئەنجامانە ڕازینین و پەسەندیان نەکردوون و پێیان وایە ساختەکاری و دەستوەردانێکی زۆر بەسەر ڕێژە و ئەنجامەکاندا کراوە. هاوڵاتیانیش لەم بارەیەوە زیاتر دەڵێن. کۆمیسیۆن تا ڕادەیەک ینی بێلایانی خۆی نیشاندا و هەتا ئێستانەکەش ئەنجامەکان زۆر باشە ئەوانێک کە ناڕازینە خەتا لە سەرکردەکانیانە خەتا لە مەکتەبی سیاسیەکانیانە خەتا لەوانە خەتا لە خەڵکەکەی نییە دەبی ئەوانە فکر لە یەک شتی بکەنەوە ئەو خەڵکە هیچی لەوانە ناوێ بەس بە ئینسانیان دانن پەروەردەیان لە ناو بردیە بوونی پەروەردە نمایە لە وڵاتی بوونی تەندروستی نمایە لە وڵاتی بڕوا بکە یعنی خەڵک لە ئەندام پەرلەمانەکەن حتا لە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان داوای پارەیان ناکات بەس مەسن ئەو ڕێگە چارەسەرانە و چارەسەرکە بۆ نمونە پەروەردەت ئێستا خەڵکان زۆر ئیمانی بەخین دەکەین نمایە ئاها دەبینن لە پێشچاومانە بە هەزارها خەڵک خۆی لەو ئاوایدا سەرما گەرما دەخن چێ پێی گرنگ نییە خەڵک داوای ژیان دەکات خەڵک ژیان لە سەڵاتێ ئەوانە دەچن ناو پەرلەمان لۆیان هەیە ڕاستە ئەوانە بە عەزبیدا دەمەزرێن ئەگەر عەزبی نەبن ناتان بچن ناو پەرلەمان بەس لە عینی کاتیشدا لۆیان هەیە لۆی سوخۆیان ڕابگەێنن. بەپێی ئەو ئەنجامانەی کە کۆمیسیۆنی باڵایی سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕایگەیاندون پارتی 45 کورسی و یەکێتی 21 کورسیان بەدەست هێناوە و گۆڕان 12 کورسی و نەوەی نوێش 8 کورسیان بەدەست هێناوە هەرچی کۆمەڵی ئیسلامیە 7 کورسی و بەرەو ئیسلاح 5 کورسیان بەدەست هێناوە هەر یەکە لە ئازادی و سەردەم 1 کورسیان بەدەست هێناوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.